وەزارەتی پلاندانانی عێراق ئامارەکانی تایبەت بە هەژاری بۆ ساڵی 2018 بڵاو کردەوە و تێیدا ڕێژەی بێکاری لە ناوگەنجان لە سەدا 14 بووە، هاوکار لە سەدا 28 خێزانەکانیش لە خانوویکرێدا دەژین. ڕووپێویەکەی وەزارەتی پلاندانانی عێراق نمونەی وەرگیرا و تێیدا 8640 خێزان بووە لە هەموو پارێزگاکان و هەر پارێزگایەک 360 خێزانی تێدا وەرگیراوە، جگە لە بەغداد و هەرێمی کوردستان کە زیاتر لە 900 خێزان بوون. بەپێی ڕووپێویەکە تێکڕای خەرجی خێزانێک لە عێراق و هەرێمی کوردستان بۆ هەر مانگێک بە شێوەیەک بووە کە لە سەدا 30 خێزانەکان کەمتر لە 1 ملیۆن دینار لە مانگێکدا خەرج دەکەن. هەرچی پەیوەندی بە خەرجی تاکەکانەوە هەیە ئەوە ڕێژەی 7.45 لە سەدی تاکەکان مانگانە کەمتر لە 200,000 دینار خەرج دەکەن، هەروەها لە سەدا 13.3 لە سەدی تاکەکان زیاتر لە 400,000 دینار خەرج دەکەن. هەر لەو ڕووپێویەدا ئەوە دەردەکەوێت کە تێکڕای قەبارەی خێزان لە عێراق 6 کەس دەبێت و هەروەها ڕێژەی 38.9 لە سەدی دانیشتوانی عێراق لە 15 ساڵان کەمترن. هەرچی لەبارەی خانووەوەی ئەوە ڕووپێویەکە ئەوەی دەرخستووە کە ڕێژەی لە سەدا 72 خێزانەکان خانووی خۆیان هەیە و لە سەدا 28 دیکەش کرێنشینن. هەر لە ڕووپێویەکەی وەزارەتی پلاندانانی عێراقەوە ئاشکرا بووە کە لە سەدا 25.4 خێزانەکانی عێراق موچەی خانەنشینیان هەیە و لە سەدا 13 باری ئابووری باشە و لە سەدا 31 خێزانەکان باری ئابووریان خراپە. بە پێی ئاماری وەزارەتی پلاندانانی عێراق ژمارەی دانیشتوانی وڵات بۆ ئەم ساڵ 38 ملیۆن کەس بووە و پێشبینی ئەوەش کراوە کە بۆ 2 ساڵی داهاتوو باری ئابووری خێزانەکان لە سەدا 17 خراپتر ببێت و لە سەدا 32 نادیارە.